ما بەناچاری ئەڵێ عراقیان پێ برین کردی پاڵەوانتیکە پاڵەوانتی ئاسیا بوو کە 19 وڵات بەشداری کردبوو ئەلحەمدولیلا توانیمان پلەی یەکەم بەدەستبێنین وەکو تیم جاگوار کە ئێمە یەکەم کەسین لە تەواوی کوردستان و عێراق کە مەدالیای زێڕ بەدەستبێنین لە تەواوی مێژووی عێراق کە تا ئێستا شتی وا ناتوە سەرەتا پێشکەش دەکەین بە کورد دوای عێراقیش خۆی بە ئێمە هەردەداوە بەڕاستی زۆر پێی خۆشحاڵ دەبوون ئەی عێراق خەدەیانگە ئەو پاڵەوانمان هەیە مەدالیای پێشکەش دەکەم بە کورد زۆر سوپاسی نووسینگە شێخ بابەش دەکەین کە هاوکاری یاریزانەکان دەکەن طبعا زۆر دڵخۆشم چونکە هەم وەکو کوڕمە و هەم وەکو باوک بابرێ وەکو ڕاهێنەر یان وەکو برێن کوردێک زۆر دڵخۆش بووم لە مێژە ئامانزمانەوە بوو کە لە بتوڵە عالمیەکان بتوانین دەستکەوتێکی بەرز بدەین تا ئێستا چەند ساڵەکە عێراقیش نەیتوانێ و دەستکەوتێ بەدەستبینیتن الحەمدولیلا ساڵ ئەوەی کە خەون بۆ ساڵکردمان ڕاستی بەدەستمانینە ئینشاڵڵەوە یەکەم و کۆتا نابیتن چاوەڕێی پاڵەوانیت کە زیاتر بکەن لە کوردستان بەشداری ئەو پاڵەوانتان بکەن نەتیجەی زۆر باش بینن بەڵام ئەوەی کە گرینگە لە بۆ هەم لایەکی زۆرینەی یاریزانی زۆر باشمانەی لە فێرگەی جاگوار بەڵام زۆرینەی کێشەی دارایی هەیە طبعا ئەو زارە زۆر سوپاسی نووسینگە شێخ بابووی دەکەم کە هاوکاری مەتینیان کرد و لە بۆ ئەو تێچی و پاڵەوانەتی زۆر سوپاسیان دەکەم بەڵام ئەمە یاریزانی زۆر ناوازەمان هەیە گە بتوان بەشداری پاڵپشتی دارایی بکرێن دڵنیام لە ئاسیا و لە پاڵەوانتی نێودوڵەتیەکانیش بتوانن دەستکەوتیان هەبیتن زۆر کەسیش باسی ئەویان دەکرد کە بۆچی ئاڵای کوردستانتان هەڵنەداوە لە پاڵەوانتیکە کوردستان هەرێمە بۆیە ئەمە نەمانتوانی پاڵەوانتیکە ڕێگەی نەدەدا کە ئێمە ئاڵای هەرێمەکان هەر بدەین و نەمانتوانین لۆگۆ شەڕدەیان وەکو لۆگۆیەکیز نەدەبێت لەم پاڵەوانیتی دەرچوو باگەنای کەوسەر ئاوت دەکرێت ئێمە بەناچاری ئاڵای عێراقیان پێ برین کردی بەڵێ طبعا تووشی کێشەشیش بووین لێوەندەر کە نەشیدەکە لێدرا کە یەکەمە مەجبورین کە نەشیدی عێراق لێ بدرێت چکە بەناوی فدراسیۆنی عێراق دابەزیە لێوەندەر کە نەشیدەکە لێدرا مەتین ئاڵایەکەی دەداتە سەرۆکی فدراسیۆنی عێراقی طبعا تووڕەبوون و گرژێک لێوەندەر دروست بۆ ئاخیری بەڵام سێرسنە بەخۆی پلانماندا نابوو لە بۆ بابەتان پلانێکمان هەبوو لەو بابەتەی بەڵامەچینێ کێشەکیش دروست بوو بەڕاستی خەریک بوو لێمان زۆر گەورە بیت بەس الحەمدولیلا ئەمەش بەڕاستی وەکو کورد وەکو کوردستان عەزمان لێیە بە ئاڵای خۆمان دابەزین بەڵامەچینێ ئەو پاڵەوانتی ڕێ ناداتن بە کەمترین شتی دەردەکرێت